چاوەڕشەکانی خولینابی کوردستان بەردەوامی هەبوو لە یەکێک لە یاریەکانی هەفتەی سێمی خۆڵەکەش دانەی سیروانی یەکەمی ڕزبەندی نەیتوانی سوود لە یاریگاوەندەرانی بێنێت و لەگەڵ دۆشی میوانی بەرامبەر بوو. هەفتەی سێمی خولینابی کوردستان کۆتایی هاتوو، یانەی دوهۆکیش بردنەوەکانی سیروانی نوێی ڕاگرت لە یەکێک لە یاریەکانی ئەم هەفتەیەدا، یانەی سیروانی نوێ لە یاریگاو لە بەردەم هاندەرانیدا میوانداری دوهۆکی کرد. سەرەتای گێمی یەکەم هەردوویانە بە چەند هێرشێک بەختی خۆیان تاقی کردەوە، بەڵام لە خولەکی 11 میلاد عەبدولوەهاب گۆڵ یەکەمی سیروانی نوێی تۆمار کرد. دوای ئەو گۆڵە و بەهۆی فشارەکانی یانەی میوانەوە ناوبژیوان لێدانێکی سزای بۆ یانەی دوهۆک لێدا، بەڵام نێچیروان شوکری نەیتوانی سەرکەوتوو بێت و گۆڵپارێزی سیروانی نوێ تۆپەکەی دوورخستەوە. هێرشەکانی یانەی دوهۆک بەردەوامی هەبوو تا لە خولەکی 32دا مستەفا حەسەن گۆڵی بەرامبەری تۆمار کردەوە. گێمی دووهەم بەهۆی فشارەکانی یاریزانانی دوهۆکەوە یانەی خاوەن یاریگا کشانەوە یاریگای خۆیان، بەڵام بە پێچەوانەی بۆ چوونەکانەوە لە خولەکی 62 جارێکی تر میلاد عەبدولوەهاب گۆڵی دووەمی خۆی و سیروانی نوێی تۆمار کرد. یانی دوهۆک هێرشەکانی زیاتر کرد بۆ ڕێکردنەوەی ئەنجامەکە، سەرکەوتوش بوو کاتێک لە خولەکی 88 چیا نازی گۆڵ یەکسانبوونی یانەکەی تۆمار کردەوە. لە کۆتاییشدا ئەنجامی یاریەکە بە 2 گۆڵ بۆ هەردوو لە کۆتایی هاتوو، بە خاڵێکیش یاریگایان جێهێشت. هەڵماندا بەردەوامی لەسەر و ئاستانەی یاری پێشوو لەسەر و ئەنجامانەی یاری پێشوو بەردەوامی پێ بدەین، وەکوت دوو جار پێشکەوتین ئێمە، بەڵام گۆڵمان لێکرابەوە، کەمێک هیلاکیمان پێوەدا بوو فرسە فۆتاندنی یاریزانەکان کەم تەرکیزیان، ئەگەر تەرکیزیان هەبووە لاعبەکانمان لە پێشەوە ئەمانتوانی گۆڵی زیاتریش تۆمارکەین و ئەنجام وانە بوو، بەڵام هەر سپاس بۆخوا توانیمان خاڵێکش بەدەست پێین ساحی خۆشمان بوو، بۆیە سێ خاڵە بەڵام هەر مهم بوو یە خاڵیش. براسي يعني ام هاد بونا سي خاله الفياري جهه بس الحمد لله والشكر راستي ياري قالك خوش بو ما تشاش اوطي اول يعني ام ياري بدماهيك بينن بس سبحان الله يعني رب العالمين مهاجمة ما موفقنا كرن الحمد لله والشكر يعني تديد لعبة كافكري بوش هردو لايا هجومي كير ان شاء الله ياري بيدي تعويض كانوا دي برف باشترشن والله العظيم يعني وديت يعني بياري قلق كده باجبون يعني وديت ياري نوطو 5 دقيقة بخدي بس ما ياريد كرا ودو هجمة مرتدين انا وجي دخلتي دفاعات ما قول هاتنا كرا هفيا مش خدي هو ابا خلت يا شارع كان بو ياريد بيت وان شاء الله ياريد بيت باشتر بن برا عزيزي بۆ بەرامبەر بوونە یانەی سیروانی نوێ خاڵەکانی بوو بە حەو خاڵ و دابەزی بۆ پلەی دووەم و یانەی دووهۆکیش چوە پلەی نوەمی ڕیزبەندی بە کۆکردنەوەی 2 خاڵ. هەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.